هەردەم پاڵپشتی چالاکیەکانی قوتابیان بۆ یادداشتنامەکانی نێوان زانکۆکان کەسێ بابەت لە خۆ دەبێت لە یەک دانیشتن بەڕێوە دەچێت قوتابیانی بەشی چینی بەوەبەستی بەشداریکردن لە فۆل ڕەوانەی شەنگەهای بەڕێز ئەندازگار عەبدولسەلام مەدەنی باوفەرزانە، بەڕێز پرۆفێسۆر دکتۆر فەرهاد عەلی مستەفا زەلەمێ باوفەرزانە. ئەمڕۆ 5/2 هەستاین بە سازدانی ئەو سیمپۆزیۆمە بۆ قوتابیانی زانکۆی ئیسلاحەددین و خۆشحاڵانە قوتابیان زۆرن ئامادە بوون و ئامانجی ئێمە ئەوە بوو ڕەوانەوەی ئەو تەوەژ بۆ ماتریالیزمی ئێستا کە لە جیهاندا هەیە لە هەمان کاتدا دەستگرتنی قوتابیان بە بەها بەرزەکان وەک خۆشویستی نیشتیمان و دەستگرتن بە بەها بەرز و ئەخلاقە جوانەکان و لە هەمان کاتدا یەکێک لە ئامانجەکانی ئەو سیمپۆزیۆم ئەوە بوو حاضرکردنی و ئامادەکردنی قوتابیانی بەڕێز بۆ بازاری کار کە ئێستا کە واقعی ئێستای کوردستان دەزانین کە تعینات کەمە قوتابی پێویستە خۆی ئامادە بکە بە خۆپرسەکردنی وەکو زانست و معریفەت و وەروەها زانینی زمان و زانیاری گرنگ. جێگای خۆی بۆ ئەو بابەتە گرنگە کەوا ئاراستەکردنی قوتابیانە بۆ بەڕێوەبردننی پانێڵەکان و بانگهێشتکردنی پانێڵیستە بەڕێزەکان. وانەبێژێت لە چەندەها زانکۆ لە عێراق کاری کردووە هەروەها چەندە جیهانەکە زۆر پڕە لە قەڵەباڵەکەی و ئەم کۆلیژی زانستی ئیسلامیەکان دەستخۆشی زۆرمان بۆیان هەیە کە هەستاون بە سازدانی سیمپۆزیۆمێک دەربارەی دروستکردنی کەسایەتی قوتابیانی زانکۆ. طبعاً دروستکردنی کەسایەتی لە سەرەتای تەمەنی 17 بۆ 18 و 19 بۆ 20 ساڵی لە ئینسانەوە دەست پێ دەکات کە ئەو تەمەنە تەمەنی دروستکردنی کەسایەتی ئینسانە. دروستبوونی کەسایەتی ئینسان لە تەمەنی 18 ساڵی و 19 ساڵی و 20 ساڵیەوە ئینسان دەتوانێت بنیاتی کەسایەتی خۆی بنێت. طبعاً ئەو تەمەنە تەمەنی چونە زانکۆی ئینسانە کە ئینسان لەو کاتەدا دەتوانێت بە شێوەیەکی باش کەسایەتی خۆی بنیاد بنێ و دروست بکات. واتە فەرسەتێکی زۆر باشە بۆ گەنج کە بتوانێت لە ساڵەکانی زانکۆیدا بتوانێت کەسایەتێکی تۆکمە و کەسایەتێکی دامەزراو بۆ خۆی دروست بکە کە ئەو کەسایەتی کە لە تەمەنی چونە زانکۆی ئینسان دروست دەبێتە مۆرکێک بۆ ئەو کەسە و لە ساڵەکانی دواتری تەمەنیشیدا ئەو کەسایەتیە لەگەڵیدا دەمێنێتەوە بۆ زۆر گرنگە ئینسان بتوانێت کەسایەتێکی پتە و کەسایەتێکی دامەزراو کەسایەتێکی وا بۆ خۆی دروست بکە کە لە ساڵەکانی داهاتی تەمەنیدا لی پەشیمان نەبێت. بەڕاستی ئەو سیمپۆزیۆمە گرنگیەکی زۆری هەیە بۆ قوتابیانی زانکۆ لەبەر ئەوەی ئەتوانن زیاتر تەشجێع ببن، زیاتر گەشە بە خۆیان بدەن بۆ دروستکردنی کەسایەتی خۆیان و ئەو ئیشێکەوە حەزیان لێیە جێبەجێ بکەن. زانکۆ گرنگێکی زۆری هەیە بۆ قوتابیان لەبەر چ گرنگە؟ لەبەر ئەوە گرنگە زانکۆ ئەتوانێت قوتابیەک دروست بکە، قوتابیەکی ئەکادیمی، قوتابیەکی عالم. بەچیوە عالمە بێ؟ بەو خوێندەیەکەوە هەیەی ئەتوانێت عالم بێ و بۆ کەسایەتیشکەوە کەسایەتیشی زۆر جوان بۆ خۆی بدۆزێتەوە و هەوڵ بدات بۆ ئیشەکەی خۆی. واتە ینی ئەتوو کەس توێ زانکۆ ئیشەکەی خۆ دیارە و هەوڵەدەی بۆ یەک ئامانجێکت هەیە لە ژیانکەوە دروستکردنی کەسایەتیتە و دروستکردنی ئەو ئیشەیەکەوە دەتەوێت بەدەستی بهێنی و پەروەردە و فێرکردنی زۆر گرنگە. ینی کابرا چەند عالم بێ ئەگەر هاتوو پەروەردەی نەبوو بە ئەدەب نەبوو ناتوانێت ئەو ئیشەی خۆی بەجێ بگەێنێ. طبعاً گرنگیدان بە کەسایەتی لە ناو زانکۆ و پەرەپێدانی واد لێ دەکات کە کاتدانەوەی هەبێت لەسەر داهاتوت بۆ ئەوەی کە دوای تەواوکردنی ئەو فترەیە و گەیشتنت بە ژیانی دوای خوێنی زانکۆ هەدەفت هەبێت لە ژیانتدا و کەسایەتێکی سەربەخۆت هەبێت. هەروەها ڕاهێنانەکان و ئاسانکاریکردنی گفتوگۆی سەردەمیانە لە ناو دەرەوەی عێراق لەسەر پلاتفۆرمی تیکتۆکر نزیکەی 24 ملیۆن نەفەر